تركيا مثلا ماشي عم وزا والله بیست و پێنجی مانجی ریفراندۆمە بەڵێ بۆ سەرۆکی خۆی کوردستان ئەم ئامادەینە بە خوێن دەنگ بدەین بۆ کوردستان هەتا کەنجی کورد سەر بەخۆ نەبیەوە 25 سال 26 سالە ئەمە لە وەزعیدانە ئەمە عەز دەکەین وەکو کوردی دنیا ئەمە سەر بە خۆمان دەوێتن ئینشاءالله پشتیوانی سەرۆک بارزانین دەکەین بە دڵ و بە ژیان بە خوێن ئامادەینە بۆ سەرۆکی خۆی کوردستان. وەکەی پێین پشتگیری لە ریفراندۆمی پشتگیری لەگەلی کورد دەکەین هەموو پێکەوە ڕۆژی 25 نۆ دەچینە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ دەدەین بۆ هەرێمی کوردستان ببتە دەوڵەتش سەر بخۆ. ریفراندۆم لە کاتی خۆی دەکرێت ئینشاڵڵا ئەمەش وەک ملەتی کورد هەموو لەگە ریفراندۆمین عەزمان لێ سەر بەخۆ بین وەک هەموو دنیای سەر بەخۆیە دەوڵەتی خۆی ئەمەش دەمانێت دەوڵەتی خۆمان ڕابگەین و سەر بەخۆ بین. من ماوەسارم وا دیارە ریفراندۆم یەکێکە لە مافە نەتەوەیەکانی گەلی کورد کە دوای چەند ساڵ چەوسانەوە و دوای چەند ساڵ لە ئەنفال و چیمیاباران ئێستا گەلی کورد بە مافی ڕەوای خۆی ئەزانێت کە داوای ریفراندۆم بکات ئەویش بە گشتی لە کوردستان و ناوچە داوەڕاندراوەکان بە تایبەتی چووکن بەڕاستی ینی ئێمە لە ئەوەی کە بینیومانە پێشووتریش لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی بەعس و ئێستاش لە ژێردەسەڵاتی شیعەدا تووشی چەوسانەوەیەکی زۆر بوون ئەویش لە موچەبڕین و لە کۆمەڵێک ئەساسیاتدا کە بۆتە هۆی ناخۆشی یان بۆتە هۆی کەم دەرامەتی لە نێوان گەلی کووردا و ئەمە ژوای کردووە کە گەلی کورد داوای سەربەخۆیی بکات. ڕۆژهەلاتم لە ڕۆژهەلاتەوە هاتمە وە 6 مانگە بە پێ دەگەڕم هەموو باشووڕی کوردستان بە پێ گەڕامە کۆتۆرێ کورد چی هاتیە سەرێ کورد دەنویسم و بە ئالای بەرز ئالایەکم هەیە ئەلحەمدولیلا ئالامان بەرزە و سەرفرازن شەهنازی بە سەرۆکی هەرێم دەکەن زۆر شەهنازی پێ دەکەن زۆر دڵخۆشم بۆ ئەو ڕفراندۆنە بۆ ئەو گوڵ دەردەی کورد ئەدی خلاص دەبە ئینشاءالله یەکێتیە کورد زۆر مهمە هەر چار پارچەی کوردستان دەبیاوا بیت. ئەگەر جیرانەکانمان دەوڵەتی جیرانەکانمان ئەولا ئێستا ئێمە لە کۆبوونەوە داینا ئینشاڵڵا ئێمە دەیکەین ئەگەر ڕێگامان پێ بدەن و ڕێگەشمان پێ دەدرێت ئینشاڵڵا ئێمە وەفتمان لە بەغدایە لەسەر ئەو مەسەلەی سوتە بەغدایە وەفتمان ئێران سوتە ئێران تورکیا ئێمە هەمومان ئێستا کۆبوونەوە هەمومان دەنجی خۆماندایە و هاتینە قسەی خۆمان کردێ و ئێمەش ئێستا چاوەڕێ ئەو وەزعی دەکەین نەتیجەمان بدەنێ ئەمە دەیکەین و حەقی خۆمانە ئینشاڵڵا ئەگەر مەجال هەبی دەیکەین. پێشی بڵێم ئەگەر ئەمە ئیشی شۆڵێ خۆ بکەین و شۆڵێمە چابی ئیشێمە باشبی ئەمە دەبینە دەوڵەت ئینشاڵڵا و ئەمە دەبینە عەسابی خۆ دەکەین و دەبینە حکوومەت ئینشاڵڵا پشتی ڕفراندۆمێ سەوتی خۆ دێنین و باش دەبی. وڵای بۆ سەربەخۆیی بەڵێ ئەمن ناوم خەلیل مەجیدە خەڵکی شاری هەولێرم لە کوردستانی ڕۆژهەڵات ئێمە
بەو ڕۆژە زۆر خۆشحاڵین جەنابی سەرۆک بارزانی ئینشاءڵڵا کورد دەبتە حکومەتێک سەربەخۆ نەجاتمان دەبێت لە دەست تورک و عەرەب و عەجەم سەرکەوتنش هەر بە سەرۆک بارزانیە حتا بارزانی مابێ ئێمە خوڵامین حتا بارزانی مابی ئێمە کوردپەروەرین حتا بارزانی مابی ئێمە هەر ئاڵای کورد هەڵدەگرین انشاءالله ام ريفراندومي خودي كاين وسربخوف دبين فتوان بخوديه وكي هر قالكي ازاد سر كوري ارزي ان شاء الله باف دبيت فتوان بخوديه وبارزانيه ان شاء الله ام برو بيف دتين ام هيفي دارين يعني بديالوج نا بشروا باودي هيفي دارين بروسيما بافتيانا بريفا بشيت وام ببینن ما حتی نها وی هایالا هم دکر ایرو گاوا آوا هایالاته ارته ام دخوازن ام بیا ببینن به چعب خواه ببینم گوی خوش ببین روزه کی تاریخیه آواز ما کردار را ایلکیویه عاوليوية وأنبي دولتا كردا بشعب خوا ببينن هي ياشي محفتيوية كي وأز دبينم أز برش خواراي خورها ممنونة أو برا قل قارشي من قابا يكيتيا مهبة قارشي بيجي تشتك بما ناك إن شاء الله أمي بسر كبر زور خۆم بە خۆشحاڵە زانم بۆم ڕیفراندۆمە وەکو کوردێ یەکەم کەس مەدەنگم داوە بە ڕێگای ئەنتەرنێت زۆر پێم خۆشە سەر بکەوین وەکو کوردێک وەکو وڵاتەکانی کە یەکێ وەکو وڵاتی سوید بڵێن 9 ملیۆنە حەقی داوە بە هەموو کەسێک ئازادە هەموو کەسێ لەوێ ئەژێت مش حەزەکەم وەکو کوردێک کە وڵاتم هەبێ جاروایە سویدێ پرسیارم لێکاڵێەوە 45 ملیۆن 50 ملیۆن نفوسن بۆیە تاکوی سە وڵاتتان نیە منشی جوابێکم پێ نییەکەوە کە پێی بڵم بۆیە وڵاتمان نییە ئێمە تا چەند ساڵە ژێر دەستە بووینە چەند ساڵە هەچ کەسێ بێ لێمانی داوە ئەنفال کراوین دەربەدەر بووینە منش حەزەکەم وەکو وڵاتەکانی کە وڵاتمە بێ لە ژێر پەرچەمی خۆمە سەری بۆ دابخەم و زۆر پێ خۆشحاڵم ئیسا لە ناو براکانم لە ناو کەسەکانم منش وەکو کوردی ئەم شەو سەفەرەکەم زۆر پێم خۆش بوو بەشداری لە قەناتەکەتان بکەم هیوادارم بۆ هەموو گەلێکی کورد سەر بکەوێ لە هەر چوار پارچەی کوردستان کوردی دیاربەکر برای منە کوردی ڕۆژهەڵات برای منە کوردی هەموو کوردێ کەسی منە مش حەزەکەم سەرکەوتوو بم وەکو وڵاتەکانی کە ئەو ڕێفراندۆمە بۆ سەرکەوتنی گەلی کووردا بۆ دەوڵەتی کووردا بۆ هەر چوار پارچەیە بێ فەرقە جودایی ئێمە 100 ساڵە غەبات و تێکۆشانەکەین چیمیا باران ئەمفال هەموو ناخۆشەکەمان دیتە هەموو ملەتی کورد لەسەر کار و کاسبی خۆ کوژرایە بەدەستی ئەو ڕژێمانە لەبەرەوەی هیچ تاوانێکی نەبووە کوشتیان ئێستا ئێمە ناگەڕێنەوە بەرەوە باش ئللا بەرەو پێش دەڕۆین دەوڵەتی کوردیە و 25 داوا لە هەموو جەماعەتی کوردستانەکەم لە هەر چوار پارچەی کوردستانەکەم لە هەموو دنیا دەکەم پشتگیریمانکەن بە پشتیوانی خوای لەبەرەوەی دەوڵەتی کوردی نێزیک بۆ بووشە گەڕانەوەی نیەلۆبک بە هیچ شێوەیەکی داوا لە جەناب سەرۆک بارزانی دەکەین بە هیچ قەنەعەتی بە هیچ دەوڵەتێکی نییە گەڕانەوە بیرۆبک بەگ نییە ئەگەر هەموو ملەتی کورد تێبچی بەگ نییە وزارە ئەگە بەس مێروستان لە کوردستان بمێنی دەبی دەوڵەتی کوردی هەبی بەبێ دەوڵەتی کوردی نابی جارەشی ئەو هەموو شعبی دنیا هەمووی چوار پارچەی کوردستان لە ئەو خاکەی حەسایتەوە نان دەوڵەت نامبردن بە دەردی گوتی ئێمە گەڕانەوەمان نییە داواتان لێ دەکەین لە هەموو جەماعەتی کوردستان 25 هەر کەسێکە لە ئاقاسی خۆی لە ماری خۆی بەرەو سندوقی دەنگدان بڕوا بەدڵ سۆزانەوە بە حەماسەکی گەورە و خۆش بەرەو سندوقی دەنگدان داوا و نەکات هیچ کەسێکی لە بەقسە هیچ کەسێک و لایەنێک نەکا هەر کەسێک بێ نەخێر ئەوە کورد نییە ئەوە ئیسلام نییە ئەوە ئەخلاقیشی نییە شەرەفیشی نییە لەبەر ئەوەی مال و منداڵی کورد هەر لەژێر کوشتن و گرتن و تۆقاندندا بووە هیچ دەوڵەتێک ڕحمی بۆمە نەکردێ نە عەراب نە تورک نە فارس هەر کوشتیتی